بەناوی خوای بەخشەندە و میهرەبان پشت بەخوای پەروەردگار دەچین ئەوڕۆ شەیتانەکان ڕزم دەکەین کە ئەوڕۆ دووەم ڕۆژی جەژنی قوربانە هەرسێک شەیتانەکان بە دوای یەکدا ڕزم دەکەین سنەتە لە کاتی یەکەم و دووەمدا کە ڕزمی دەکەی تۆزێک دوعا بکەی بۆ وەستی دواتر بڕۆی بەرەو شەیتانی سێیەم ئەوەی کە گرنگە ئەوەیە کە لە بیرمان بێت ڕزمکردنی شەیتان یعنی ئینسان بەڵێم بداجارێکی دیکە بە قسەی شەیتان نەکاتەوە چونکە خۆ شەیتان لەوێ نەوەستاوە بەڵام ئەوە ڕەمزێکە لە شەرعدا دانراوە بۆی ئینسان ڕزمی شەیتان بکەواتە ڕزمی ئەو بەشە خراپەی بکا کە لە نەفسیدا هەیە یعنی بەڵێن بدەین جارێکی دیکە بە قسەی شەیتان نەکەینەوە خوای گەورە لە هەموو حاجێکی قبوڵ کات ئەو حەجەمان حەجێکی مەبڕوور و تەواو بێ و کاتێک ئەو شەیتانە ڕزم دەکەین جارێکی دیکە نەگەڕێینەوە سەر ڕێگای شەیتان و بە قسەی شەیتان نەکەینەوە بەڕێزان ئاوا شەیتانەکان ڕزم دەکرێن الله ئەکبەر 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 بەو شێوازەیە حەوت بەرد دەگریتە ئەو شەیتانی یەکەمە دواتر دووەم و ئەوزە سێم تۆزێک دوعا دەکەی ڕادەوەستی ئەنجا دەچی بۆ شەیتانی دووەم لە دووەمیش دوعا دەکەی ئەنجا دەچی بۆ سێم یا ربی خوای گیانوامان لێ بکەی جارێکی دیکە نەگەڕێینەوە سەر پیلانەکانی شەیتان ربی خوای لە خراپەی شەیتان پارێزرامان کەی لە خراپەی نەفس پارێزرامان کەی یا ربی خوای وامان لێ بکەی کە لەسەر تاعەت و عیبادەتی تۆ دامەزراو بین بۆ شەیتانی دووەمە بەڕێزان بە هەمان شێواز حەوت بەردی تێدەگرین الله ئەکبەر لە کاتی ڕزمکردنی شەیتانی دووەمدا تۆزێک دەوەستین یان بەڕێگاوە تۆزێک دوعا دەکەین ئەوە شەیتانی سێمە بە هەمان شێواز حەوت بەردی تێدەگرین الله ئەکبەر شەیتانی سێممان ڕزم کرد یەکسەر دەردەچین یا ربی خوای لە شەری شەیتان پارێزراومان کەی خوای لە شەری نەفس پارێزراومان کەی لە خراپەی شەیتان پارێزراومان کەی لە وەسوسەی شەیتان پارێزراومان کەی وامان لێ بکەی جارێکی دی بە قسەی شەیتان نەکەینەوە نەگەڕێینەوە سەر ڕێچکەی شەیتان خوای پارێزراومان کەی لە شەیتان لە وەسوسە و خراپەی شەیتان ئامین یا رب العالمین